بەڵێبەڕێزان ئەمڕۆ لە تەوەری یەکەمماندا لە بەیانی باش کوردستان لەگەڵتانەبی لەسەر بابەتێکی وەرزشی لە نێوان وەرزشەکاندا گۆڕەپان و مەیدان یەکێکە لەو وەرشانی کە بەشی زۆری وەرشواران پێوەی سەرقاڵ دەبن و ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر بەشداری خانمان لە گۆڕەپان و مەیدان و بەراورد دەکەین لەگەڵ ساڵانی ڕابردوو لەگەڵ ئێستا دڵسۆز عوبێد وەرزشکاریانی سیروانی نوێ لەگەڵمان دەبێت دڵسۆزخان بەیانیت باش و بەخێربەی لە نێوان ساڵانی ڕابردوو ئێستا گۆڕەپان و مەیدان وەرزشکارانی کە تیا بەشدارن جاران باشتر بۆ یاخود ئێستا لەگەڵ زەمەنا پێشکەوتنی بەخۆیەوە بینیم. بەڵێ وەکو دیارە گۆڕەپان و مەیدان بەشێکە لە وەرزش لە کوردستانە پێم وایە ئێستا وەرزش لە کوردستانە بە تایبەتی لە بواری ئافرەتە بەرەو پێشچوونی ئەوتۆی بەخۆ بینیوە چونکە کۆمەڵێ وەرزشکاری زۆر بەتوانە لەسەر ئاستی کچان هەمانە لە شاری سلێمانیا بە تایبەتی چونکە ئێستا لە شاری سلێمانیا بێژگە لەوەی کە یانەکانی سیروانی نوێ و سەرچنار و پێشمەرگەمان هەیە یانەی ئەفرۆجیتمان هەیە کە تایبەتە بە خانمان ئەو کۆمەڵێ وەرزشکاری زۆر زۆر بەتوانێتە چ لە بواری فوتساڵە چ لە تۆپی دەستا چ لە باسکە و ساحە و مەیدانیشە بێگومە پێشکەوتنێکی بەرچاو بەخۆ بینیوە. باش جاران یانوت وەرزشی ساحە و مەیدان یان گۆڕەپان و مەیدان بۆ کچان ئەوە بوو یعنی تۆزی حەساس بوو یان زۆر باسییانە کرد ئێستا ئەمە بابزانم کەمتر بووە کچان زیاتر بوون وانە بێگومان وایە چونکە ساحە مەیدان وەکو یاریەکانی ئێستا کچان وەکو جاران بیان بەشداری ساحە مەیدانەکەیەکەن یان خۆیان زیاتر بەشداریەکەن و زیاتر ڕێگەش پێیان درێ مثلەن بەشداری ساحە مەیدانکردنی. بەڵێ ڕاستە لە کۆمەڵگەی ئێمە کەمتر کچان ڕێگە پێ ئەدرێت چونکە بەتایبەتی یاری ساحە مەیدان هەر لە ڕووی پۆشینی جلوبەرگەکەی و جیازە لەسەر جەم یاریەکانی تر ئەوەش پێم وایە ئەوە کاریگەریەکی زۆری هەیە کە لە کۆمەڵگەی ئێمە خێزانەکان ڕێگە نادەن کچەکان ئەو جلوبەرگانە. بەڵێ ئێستاش هەیە بەڵام بە شێوەیەکی زۆر کەمترە چەندین پاڵەوانمان هەیە لە شاری سلێمانیە کە لەسەر ئاسی وڵاتانیشە ئەنجامان هەیە. دووسۆهان لەلایەن با بڵێن ئۆلۆمپیا هەرێمی کوردستانە ژنێ ئۆلۆمپیەوە چۆن سەری ئەم وەرزشە کرێت وایە تا چەند هاوکاری ئەو کشانە کراون کە بەشداریەکەنەوە وەرزشکارن لەم بوارەیە؟ بەڵێ ئێمە ساڵانە پاڵەوانی تیمان بۆ ئەنجامدرێت بەڵام بەداخەوە لە ساڵی 2013 هەتاکو ئێستا هیچ پاڵەوانێتێک لەسەر ئاستی کوردستانە ئەنجام نەدراوە ئەڵێن هۆکارەکەی بۆ بوجێ بەڵێ ئێستا لە وڵاتی ئێمە هەر شتێبێ ئەڵێن قەیرانی دارایە ئەوە نەکراوە بەڵام لە عێراق ئێمە هەموو ساڵە بەشداری پاڵەوانێتیەکانەکەین بەلایەنی کە مۆدوو پاڵەوانێتی خۆیان ئەنجام مەدەن و پاڵەوانێتی پارێزگاکانیش ئەنجام مەدەن ئەمە لە عێراقا بەڵام لە کوردستانە لە 2013 هیچ پاڵەوانێتیە نەکراوە. یەکێتی گۆڕەپان و مەیدانی کوردستان زۆر زۆر خەمساردە لەمەیەکە ئەبینە کۆمەڵی یاریزانی زۆر زۆر باشەیە کە پێویستی بەوەی پاڵەوانێتی ئەنجامدا تۆ بەردەوام ساڵێ مەشقوڕاهێنانەکەی پێویستە لە ماوەی ئەو ساڵە بەلایەنی کە مۆدوو پاڵەوانێتی ئەنجام بدرێ بۆی ئەو توانە ئەو زەیکە سەرفێکیت و بەکاری بێنی لە پاڵەوانێتیەکەی و بتوانی ئەنجامێکی پێ بەدەست بهێنیت. باش لەسەر یاری یان وەرزشی گۆڕەپان و مەیدان بۆ کچان و کوڕان وەکو یەکێک گۆڕەپان و مەیدان وەکو یەکە یاریەکان وەکو یەکە بەس ئاستی کوڕان لەوەی کوڕان بەرزترن وەکو لە کچان ئەگینا هیچ فەرقێکی نییە یاریەکان وەکو چۆن بوونەی جسمی کوڕ جیاوازترە لە کەش ئەو هۆکاری ئەوەیە کە کوڕان زیاتر ینی مستەوایان بەرزتر بێ ئەگینا کچی زۆر زۆر باشمان هەیە کە لە ئاستی پاڵەوانێتیەکانە مەدالیا ئەهێنن کوڕانمان نەیهێنن بەڵام ئیتر هەر ئەوە هۆکارەکەی بوونەی جسمی کوڕ جیاوازترە لە خانانی خۆت لە چ ئۆلۆمپیاتێک بەشداری کردووە چ خەڵاتێکت بەدەست؟ من لە ساڵی 2011 کە هاتوومە بۆ ساحە مەیدان بەشداری سەرجەم پاڵەوانێتیەکانی کوردستان و عێراقم کردەوەی کراوە و لە هەمان کاتە یاریزانی هەڵبژاردەی عێراقم و خاوەنی 2 مەدالای برۆنزم لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەب کە ئاخر مەدالیان مانگی چواری ڕابردوو بوو توانیم لە سەمەتر بەربەز لە وڵاتی بەحرێن بەدەستی بهێنم و
لە عێراقیشا لە زۆربەی پاڵەوانێتەکانە کە بەشدارێکرێت لە ڕاکردنی سەمەتر بەربەستە پلەیەکەم بەدەست ئێنم و لەم دوایە شەمانگی 11 توانیم ڕێکۆردی عێراق بشکێنم لە ڕاکردنی سەمەتر بەربەستە 15 فلات 15 چرکە. باش لایەنە پەیوەنددارەکان چەند هاوکارن لەگەڵتان بەتایبەت لەم ئەوە بەشداری ئێوە مەسەڵەن لە بەحرین ئامادە بوون نازام لە عێراق و جایزەی باشتان هەبووە ئەوان هاوکارن لەگەڵتان بۆ ئەم کارانە مەسەڵەن کە ئەنجام دەدەن؟ بەداخەوە وەکو پێویست نییە چونکە تۆ ئەڕۆیتە پاڵەوانێتێک و دیتەوە ئەنجامێکەکەنی ئەنجامیش نەهێنی هەر پێویستە ینی لایەنە بەڵێ هاوکاریت کەن بۆی بتانی بۆ جاری داهاتوو تر تۆ باشتر خۆت ئامادە بکەیت و بتانی کە بەشداری ئەو پاڵەوانێتیاکەی بتانی کە هاوکاریتان ناکەن یان هاوکاریەکان لە ئاستی پێویستە؟ نە لە ڕووی مادی و نە لە ڕووی معنەوەی هیچ هاوکارێک ناکرێت بەداخەوە ینی زۆر خەمساندوو بەتایبەتی بۆ ساحە مەیدان نازانم بۆ یاریەکانی تر بەڵام بۆ ساحە مەیدان زۆر خەمساردن بەداخەوە. نوسۆز خانانیەوەی تۆ باست کرد کە هیچ هاوکارێک ناکرێن ئەنی ئاستی ئەم وەرزشە لە کوردستان لەگەڵەوەی کە حکوومەت هاوکاریتان ناکە ئاسی نهاتۆتە دواوە یاخود لە ئاستی خۆیان ماوەتەوە؟ پێم وایە نەهاتۆتە دووە چونکە ئەمە ئەگەڕێتەوە بۆ یاریزانی زۆر باشمان هەیە و خۆیان دڵسۆزانە کار ئەکەن. بۆ نمونە من وەکو یاریزانی ئێمە لە نادی سیروانی نوێ بەهۆی قەیرانی داریایەوە چەند مانگێ موچەمان وەرنەگرتەوە بەڵام بەردەوام بووین و توانیمانە لەو پاڵەوانێتێنی بەشداریمان کردو لەسەر ئاسی عێراقا پلەی یەکەم بەدەست بێنین بۆ لاوان لەسەر ئاسی لاوانە و لەسەر ئاسی فەردیش زۆر بە یاریزانەکانمان ڕێکۆردیان شکاندو و پلەی یەکەمیان بەدەست هێناوە. ئێمە خۆمان وامان کردووە کە ئەم یاریە نەچێتە دواوە خۆمان بەرەو پێدەین تاکو بەردەوام بین و چونکە ساحە مەیدان بەڕاستی تەنها لە سلێمانیە هەیە ئێمە نادی سیروان و پێشمەرگین ئێستا لە هەولێرە هیچ فیرقەیەکی ساحە مەیدان نیە بەداخەوە لە شاری دووهۆکیشا هەیە بەڵام زۆر بەکەین بەڵام ئەوەی ڕیسیە لە شاری سلێمانیە هەیە. باشە کاژن دڵسۆز خانیانی ئەوەی کە من ئاگادارم لە وەرزشی ساحە مەیدانە جاری وایە وەرزشکارێک چەند وەرزشێکی ناو گۆڕەپان مەیدانەکە ئەم بۆ نمونە تۆ خۆ چەند یاریەکەی؟ من بەپێی پاڵەوانێتیەکان بۆ نمونە ئەگەر پێویست بکرێ سێبازەکەم 400 مەتر بربەستەکەم و سەی بربەستیشەکەم و دوو بەری دەکەشەکەم بەڵام ئەگەر یعنی زۆر پێویست نەکە لەوەیە بەس تەنها سەی بربەست و سێباز بکەم لێرش بەرنامەکە و هەواڵیشەکە. هیچ پاڵەوانتێک هەیە بۆ مثلەن داهاتوە بڵێنێ خۆتان ئامادە کردووە لە ئێستا یان؟ بەڵێ ئێستا ئێمە هیچ پاڵەوانێتێ نییە ئەمە مانگی جارێ هەتاکو و مانگی سێ هیچ پاڵەوانێتێ نییە چونکە ماوسیم تاوا بوو تام بۆ ماوسیمی تازە هیچ ماوسمەکان چۆن یعنی بە پێی ماوسمەوە بەڵێ ئێستانە نابێت بیکەن ئێستا بڵین لە عێراقا ئەو پاڵەوانێتیانەی ئەکرێتەوە ئیتر دوای سەری ساڵ ئەوانە ئەو دەستەی کارگەرانی ئەوێ منهەجدانێن بۆ نمونە منهەجدانێن هەموو ساڵێ مانگی سێ لە بۆ نمونە 28 سێیان کۆتاییەکانی مانگی سێ پاڵەوانێتی ئەنجامەدەن پاشان ئەگەر پاڵەوانێتی محافەزات بکرێتەوە بۆ نمونە لە مانگی چوارەوانە دایەنێن ئاخر پاڵەوانیتیشان زۆربەی ساڵەکان وا بۆ مانگی دەئەکرێت یعنی ئەوان منهەجێدا ئەنێن بۆ کرێت بەداخەوە لە کوردستان ئەوە نیە بەس ئێمە ئەوەیە لە عێراقا بەشداریەکەی. باش ئەگەر زیاتر لەسەر وەرزشکارانی گۆڕەپان مەیدان قسە بکەن ئەو وەرزشکاری گۆڕەپان مەیدان بەتایبەت با لە ناو کچانە قسە بکەن پێویستە مەسەڵەن باڵایی چەند بێت و قاچی چەند درێژ بێت چونکە گۆڕەپان مەیدان زیاتر پێویستی بە قاچە چەند درێژ بێ زیان طبیعیە ئەگەر کورتیش بێتوانێت ئاسایی یعنی یاریزانمان هەیە یعنی بچکۆلەشە و سرعەیەکی زۆر باشی هەیە ینی بەپێی ئەوە نیە باڵا چەند بێتوانێت بەس پێم وایە بۆ یاریەکانی ڕەمیات قورس و سقل و ڕمح و ئەوانە پێویستە یاریزانەکە تۆزێ زەخم ئەوانە بێت بەڵێ ئیتر بۆ بازەکان ئاسایی هەر یاریزانێ بەس بوونی جسمی ئەکەوێتە سەر بوونی جسمی یاریزانەکە بۆ نمونە ئەو یاریزانە ئەگەر کورد باڵاشی زۆر بەرز نەبێ بەس سرعەیەکی هەبێ ئەتوانێت لە ئەو یاریانە بەڵێ سرعەی یاریزانەکە و بوونەی جسمی تا چەندێک تەحاملی ئەو تەمرینانەکە. هیچ وەرزشکارێکی کچانە بینیوە کە ینی لە ئاستی جیانیە ینی ئەگەر خزمەت بکرێ مستەوای ئەگاتە مستەوایەکە لە ئاستی ئەو وەرزشکارە جیانیانەیە کە لە
ئۆلۆمپیاد بەشدار بوون یاخود لە ساحە مەیدانە وەرزشیان کردو؟ بێگومان ئەگەر تۆ یاریزانەکە تەنها ڕاهێنەرێکی تایبەت بەخۆی هەبێت و چۆنەڵی معالیجێک دایم لەگەڵیا بێت هەمیشە لە ڕووی مادی و معنەوی هاوکاری ئەو یاریزانە بکرێت معسکەراتی بۆ بکرێتەوە لە دەرەوە ئێمە کە تەمرینەکەی تەنها لە بەسپاسە بۆ یانی سلێمانی کە هەمیشە دەرگای یانەکان کراوەڵام کچەکانی وەرزشەکان خۆتان هەم ڕاهێنەرن هەم وەرزشکار وەڵا زۆربەی کات ئەو هایە بەڵام ئێستا يعني ڕاهێنەرمان هەیە تەمان من بە شانازیەوە دکتۆر سیروان حامید ڕاهێنەر مەماوەی 5 ساڵە بەڵام سوودی زۆریشم لێ بینی و ئەو منی گەیاندۆ بەم ئاستە بێگومان بەڵام بۆ ئەوی یاریزانێ بگاتە مستەوایەکی وەکو تۆ ئەڵەی بەرز لە با بڵێن بەشداری ئۆلۆمپیاد کە پێویستی بەوەیە تەنها ڕاهێنەرێکی هەبێ معالیجێک پزیشکێکی دایم لەگەڵا بێ لە ڕووی مادی و معنەوی هاوکاری بکرێت و معسکەراتی دەرەوەی بۆ بگرێتەوە چونکە تۆ هەر لەناو ئەم ژینگەیە بیت تەمرینکەی بێگومان ناڵێم ئاستت پێش ناکە پێشەکە بەڵام ئەگەر تۆ بچی جەیەکی دەرەوە بگۆڕی بۆوانە پێشترەکەویت تەمرینەکان چۆن کە پێشەوەی مەسەلەن بۆ بچیت بۆ پاڵاوانتیەک یان پێشەوەی ئەنجام بدەیت تەمرینەکان چین ئێوە کاتی تەمرینکردن مەسەلەن چەندە بۆ ئێوە چەند گرنگە تەمرینەکان بە بەردەوامی ئەنجام بدەن بەڵێ ئێمە ئەیکەین بە قۆناغ ئەو کاتی تەمرینەکەین بۆ نمونە ئێستا ئێمە لە ئیسراحەتین هەتاکو تقریبا دوای سەری ساڵی تازە دەسەکەینەوە تەمرین بۆ نمونە مەنهەجەکە دانرێ ئەڵێ 23 پاڵەوانەتی عێراقەکرێت ئیتر ئەوە ڕاهێنەر ئیتر خۆی زیرەکە و چەند ساڵێکە لەو بوارەیە کارەکات دایانێ عەدادی عاممان هەیە ئەمە بۆ یاریزانە بۆ نمونە عەدادی عامی بۆ دانێ ئەو فترێ بڵێن فترەکە 15 ڕۆژ بێ 20 ڕۆژ بێ ئەم یاریزانە مطاوەڵە ئاکات تەمرینێکی عامەکات دوای ئەو فترێ دێتە عەداتی خاص یعنی خاص بە تایبەت بۆ نمونە من یاریزانی 100 مەزر مەوانەعەم لەو عەداتی خاصەکە بۆم دانراوە تەمرینی زیاتر مەوانەعەکەم سورعەی قسواکەم یعنی ئەم شتانە هەیە یعنی بەپێی یاریزانەکان ئەگۆڕێت تەمرینەکە بەڵێ سۆس عوبێد وەرزشکاری یانەی سیروانی نوێ سوپاس بۆ بەشداری لەگەڵمان.